ئەم کاتان باش ئەمڕۆ بەشدار بووین لە پرۆسەیەکی گەورەی دیموکراتی لە عێراقدا و ڕۆژێکی مێژووی لە تاریخی عێراقدا کە ئیش هەڵبژارنی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە. خۆتان نەزانن ئەم هەڵبژارنە بۆ هەموو عێراقیەکان گرنگە، بە تایبەتیش لە ناوانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە من لێرەوە داوە لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەم بە جۆش و خڕۆشەوە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بەو کاندیدانەی کە شیاوی ئەوەن بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و داکۆچی لە ماف و داخوازیەکان بکەن. هەروەها ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و بزودنەوەی گۆڕان لە چوارچێوەی قەوارەی هاوپەیمانی کوردستانە مەسەلەی یاسای غاز و نەوتە، یاسای پێشمەرگە و پاراستنی بودجەی پێشمەرگەی لە چوارچێوەی مەنزومەی سەربازی عێراقیدا و هەروە گەلێ یاسا و پرۆژەیەکە کە لە داهاتوودا دێتە پێشەوە ئێمە بە گرنگی ئەوانەی وەکو هاوپەیمانی کوردستان داکۆچیان لێ ئەەکەین و داوا لە هەموو لایەنە سیاسەکانی تری هەرێمی کوردستانەکەین کە لە داهاتوودا لە دوای دەرچوونی ئەنجامی هەڵبژارنەکانی عێراق لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستاندا هەموو یەکڕیز بین و کۆک بین بۆ ئەوەی پێکەوە لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران کار بکەین.